لێبوردەی لە کەیەکەوە بەزەقی لە ژیانی مرۆڤ لە قۆناغە جیاوازەکانی کە لەسەر گۆی زەوی بووە بینراوە لە کەیەکەوە وەک ئەوەی کە بڵێ مێژوویەکی بۆ تۆمار کراوە ئەم چەمکە مێژوەکەی باسی لێکراوە و لەخسەر ئەم بابەتە قساکەین بۆ نمونە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی فەلسەفی ئەمانە تا چەند ئەم چەمکە کاری پێکراوە قسەی لەسەرکراوە بۆ نمونە لەوانەیە هەر بۆ خۆتان زۆر وتەی کەسانی بەناوبانگتان لەسەر لێبوردەی بیست بێت قساکەین لەسەرەوەی کە ئەم چەمکە کاتێک بەم شوەیە باسی لێ ئەکرێت تا چەند ڕنگدانەوەی دەبێت هەروەها قساکەین لەسەرەوەی کە ئەم چەمکە لە کوردستانی خۆمان لای کوردان تا چەند ئەبینێت کە ڕەنگی داوەتەوە لە ژیانی هەر یەکەمانە لە با بڵێن هەڵس و کەوتەکانمانە هەستی پێکرێت و باڵێن ئەبینرێت جا لەسەر ئەم تەوەرا دوین بە میواندارەتی زۆر بەڕێز ئەردەڵان عەبدوڵڵا بەڕێزیان نووسەرن کاک ئەردەڵان سڵاوت لێبێت زۆر زۆر بەخێر بیت زۆر سپاس با هەر سەرەتا بچینە لای بڵێن پێناسەیەکی کورد بۆ چەمکی لێبوردەیی ئەوەی کە خۆی مەبەست لە لێبوردەیی چییە؟ من دووبارە زۆر سپاسان دەکەم ئەم بۆ بەشداربوون لە مایەوە هەڵبژاردننی ئەم بابەتەش کە یەکێکە لە چەمکە گرنگەکانی جیهان طبعاً چەمکی لێبوردەیی چەمکێکی فکری فەلسەفی و سیاسیشە ئەم چەمکە بڵین وشە لاتینیەکەی تۆلێرانس کە لەو شەیەکی لاتینیەوە هاتووە مانای بەرگەگرتن یان تەقبولکردنی بۆ چوونێک ئاینێکی جیاواز لەخۆ ڕێیەکی جیاواز لەخۆ و کۆمەڵێ پێناسە و تعریفی زۆری بۆ کراوە لە جیهاندا ناوداترین تاریفەوەی فەیلسوفی ناوداری فەڕەنسی ڤۆلتێرە کە پێی وایە لێبوردن بەشێکە دەرەنجامێکی بوونی مرۆڤایەتیە و مرۆڤ خۆی لە خۆیان کاینێکی لاوازە کاینێکە ڕوبەڕووی هەڵا بێتەوە لەبا لە هەڵەکانی یەکتر بورین و لە شێتی یەکتر ببورین چونکە لێبوردەیی بەشێکە لە بنەمای یاسای سروشتی مرۆڤ و مرۆڤایەتی وە بەگشتی لێبوردەیی مانای بەرگەگرتنە مانای تەقبولکردنی ڕایەکی ترە ئاینێکی ترە لەوانە بێ لەگەڵ ئاینەکەی منان نەگونجێت بۆ چوونێکی سیاسی یان فکریترە لەوانە بێ لەگەڵەوەی منان نەگونجێت و ئەم بۆ چوونەش و ئەم چەمکەش لە تەواوی بوارەکانی ژیاندا کاریگەری و گرنگی خۆی هەیە و مێژوویکی هێژگار کۆنی هەیەگەر خۆزە باسیکە هەر بەپێی ئەو پێناسانەی کە جەنابەت ئەڵەی لەسەری زۆر هەیە و ئەو قوڵبوونەوەی بەڕێز لەسەر ئەم چەمکە ئەوەی کە باس ئەکرێت یعنی لێبوردەیی ئەبێت و ئەم بابەتە بێسنوور وەری بگرێت یان نەسنوورێکی هەیە بەدڵنیاییەوە خۆی چەمکی لێبوردن کە باسی لێیەکرێت وەک مافێکی سروشتی هەموو کەسێکە و ئەمە گرنگەکەی لەوەدایە کە بڵێن بۆ پێکەوە ژیانی کۆمەلگاکان بۆ دروستبوونی ئاشتی چونکە بەبێ ئاشتی کۆمەلگاکان پێش ناکەون و یەکێک لە بنەماسەرەکیەکانی ئاشتیش کە لە هەموو جیهاندا مەسەلەی لێبوردەییە چونکە تۆ شەڕ لایەنێک دەتوانێت هەڵیگرسێنێ بەڵام بۆ ئاشتی پێویستە بە دوو لایەنە ئەو دوو لایەنەش ئەگەر ئەبێ بە هەردوو لا بڵین لێبوردەیەکیان هەبێ لە بەرهەمبەر تاوانەکانی ئەوی تر لە بەرامبەر مەسەڵەن هەستی تۆڵەسەرنەوەی نەبێت کە ئەمە لێبوردەی تەواو پێچەوانەی تۆڵەسەندنەوەیە و ئەمەش لە مێژووی مرۆڤایەتیە بڵین کاری زۆر لەسەر کراوە ینی لە فەلسەفە یۆنانیا سەرەتا کاریان لێکرد و دوایی بە هاتنی حەزرەتی مەسیح کە ئەو زۆریش لەسەرەوەی کردو کە کۆمەڵێ ڕستەی بەناوبانگی لەوانە دژنەکە و خۆش بێ لەوانە کە بڵێنێکێ پەلاماریای تۆ پەلاماری نێیتەوە ئەوەی لاکەیترنی مەبەستی دەوایە لێبوردنە ئەم چەمکە ئیشی لەسەر کراوە لە بەتایبەت لە ئەوروپایە لە ئەوروپا بڵێن لە سەدەکانی ناوەڕاست ئیتر مەسەلەی ئاینی زۆر بەقەوت بوو لەو کاتەیە شۆڕشی بڵێن ڕیفۆرم دەست پێکا لەسەر دەستی مارتین لۆتەر لە ئەڵمانیا ئەم ڕیفۆرماینەوە کاکە ئەوروپا ئەبێ بە دوو بەشەوە بەڵێن بەشێکی ئەبێتە پرۆتستان هەڵگری فکری مارتین لۆتەرە و کاڵفیەکان و بەشێکی لەگەڵ پاپایە ئەمە جەنگێکی ئاینی زۆر قوڵ لە ئەوروپا دروستەکە کە بە جەنگی 30 ساڵە ناوەبرێت لە 1680 بۆ
648 بە مەلایەن کەس دەکوژرێت پاشان ڕێککەوتن ئەکرێت بۆ کۆتایی هێنان بەم جنگانە بەم جنگاینیانە کە هەموو ئەوروپای وێران کردووە لە سەدەی 16 ئیتر لە بەریتانیا بڵین یەکێ لە فەیلسوفە گەورەکان و مامەسا گەورەکانی ئەم چەمکە ژان لۆکە کە 1632-1604 ژیاوە تاوفاتکە بۆ یەکەم جار ئەو کتێبێک دەنووسێ بە ناوی نامەیەک لەبارەی لێبوردن بە ساڵی 1689 ئەو لەو کاتۆ ئەمە بێتە بنەمایەک پاشتر فەیلسوفانی تر ئیشی لەسەرەکە لەوانە ڤۆلتێر کە ئەویش کتێبێکی هێلۆبارە هەتاوەکو ئەمڕۆ ئیش لەسەر ئەم تێریاکرێت چونکە یەکێکە لە چەمکە گرنگەکانی کۆمەڵایەتی مرۆڤ چەمکی لێبوردەی کاکردەڵان لە بۆ نمونە لە جیهانە بۆ نمونە بە شێوەیەکی گشتی و کاری لەسەرەکرێت کە لە ئەدەبیاتە ڕنگدانەوەی هەبێ و ئێستا چەندین نمونە و هێنایەوە لەسەر ئەو کەسانی کە لەسەر ئەم بابەتە کتێبیان نووسیوە و لەسەر ئەم بابەتە زیاتر قوڵبوونەتەوە چونکە لەسەر ئەم بابەتە ئەگەر چەندین لایەنی کەی لەیەکەوێتەوە بەڵام من ئەمەوێ پێم خۆشە باس لەوە بکەین لە هەموو جیهانە بەپێی کەڵچەرەکان گۆڕانکاری بەسەرایەت لە نەتەوەیەکەوە بۆ نەتەوەیە گۆڕانکاری بەسەرایەت ئێستا واشی لێ هاتووە توانین بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی جەنگ و باری ئابووریتیایە بەرقەرارە کە من ئەم بابەتە باسەکەم بێگومان پەیوەستە بە لێبوردەیەوە کەسەکان هەمیشە تووڕەن کەسەکان هەمیشە ژاوەژاوێکی زۆریان لەسرە کەسەکان هەمیشە زەختێکی زۆری ژیانیان لەسرە ئیتر چۆن لێبوردە بن ئەی بۆ لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئاشتی خوازن کەسەکان هەمیشە ئەڵێ کاچم هەمووی پێیەکەنن هەمووی ڕووی گەشتیان هەیە کەواتە بەپێی کەڵچەرەکان چۆن گۆڕانکاری بەسەرم چەمکی لێبوردنەیە طبعا هەموو نەتەوەکان کاریان لەسەر کردووە بەڵام لە ئەوروپا بە حکمی بوونی شەڕەکانیان ئەوان سەرەتا ئیشیان لەسەر کردووە و بە پێچوانەوە هەموو لە هەموو کولتور و لە هەموو نەتوێت تونند و تویژی و شەڕەنگێزی هەر هەبوو گرنگی ئەم چەمکە بڵێن کە ئەمڕۆ باسی جەنابە باسی خۆرەڵات کرد خاستە ئێستای عێراق کە بڵێن ئەمە بەشێکی زۆری و کێشانە ئەگرێتەوە کە مەسەلەی نەبوونی لێبوردەیە نەبوونی تەخەبوڵکردنی ڕای جیاوازە تۆ ئەمڕۆ ئەگەر لایەنی سیاسی سیرکە ئەگەر باسی کۆمەلگایەکی دیموکراسی بکەیت ئەگەر تۆ لێبوردەیی نەبێت مەسەڵەن تۆ تەقەبولی حیزبێکی کە نەکەیت ئەوە هیچ بە هیچ کاتێ ناتوانێت دیموکراسی کۆمەلگایەکی دیموکراسی دروستکەیت لایەنی بازرگانی مەسەڵەن لایەنی ئابووری تۆ مەسەڵەن ئەگەر ئێمە تەقەبولی بەرهەمەکانی وڵاتانی تر کولتورەکانی تر نەکەین یان ئێستا باسی گەشتیاریە کرێ مەسا ئێستا ئێمە لە کوردستان عێراق هەر گەشتیارمان بڵێن عەرەبا ئەگەر ئێمە تەقەبولی نەتەوەی عەرەب و کولتوری عەرەبی نەکەین ئێستا گەشتیاری چۆن پێشەکەوێ لایەنی کۆمەڵایەتی مەسەڵەن ئێستا ئەوە ئێمە ئەمڕۆم چەند ڕۆژایە بینین ئەم هەموو شەڕ و ئاژاوەیە کە دروزە بێت بەشێکی هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جنابە باسکرد لایەنی توێژەژیەکە زاڵترێکە بەسەر لایەنی لێبوردەییەکە کە تۆ ئەگەر باسی کۆمەلگای دیموکراسیەکەی بێ مەسەڵەن لایەنەکان تەقەبولی ئەوانی کە بکەن ئەمە بۆ هەموو کۆمەلگاکان گرنگە پاشان ئێستا لە هەموو جەنگەکاندا ئەو چەمکە ئەبێ پێش بکەوێت ئێستا بەپی بۆچوونی زۆربەی مێژونووسەکانی جیهان یەکێک لە هۆکارەکانی جەنگی دووەمی جیهانیەوە بوو کە ئەوروپیەکان قبولی ئەڵمانیەکانیان ناکرد سزای تونیان بەسەرادان بەڵام پاشان بۆ جەنگی لە پاش جەنگی دووەمی جیهانی ئەوروپیەکان سنگفراوان بوون بەرامبەر بە ئەڵمانەکان توانیان پێکەوە یەکێتیکی ئەوروپا دروستکەن ئەمڕۆ ئەمە بۆتە نمونە بۆ هەموو جیهان ئەگەر تۆ بتەوێت کۆمەلگایەکی دیموکراس پێشکەوتوو مۆدێرن دروستکەی ئەبێ چەمکی لێبوردن و تۆلێرانس لەناو کۆمەلگاکانە پێشکەی ئەگەر ئەوە پێش نەخەی مەسەڵەن تۆ چۆن نەتوانی بێ باسی دیموکراسی بکەیت تۆ چۆن نەتوانی بێ باسی پێشکەوتنی لایەنی ئابووری بکەی ئەگەر تۆ لە حاڵەتێکە ئامادە نەبی سەرمایەدارێکی ئەوروپیان ئەمریکی قبولکەی لە وڵاتەکەتە یان مەسەڵەن نەتەوەیەکی تر زمانێکی تر ئاینێکی تر قبولکەی زۆر باش جا ئێستا با لەسەر ئەم بابەتە قسە بکەین کە کاک ئەردەڵان بێگومان ئەزانین بۆی کە چەمکێکی لەم جۆرە لەناو خەڵکا بچەسپێنرێت کۆمەڵێک بناغەی ئەوێ بۆ نمونە لە ڕووە کەلتوریەکەیەتی ڕووە ئاینەکەیەتی ئێمە لە لای خۆمان
لە هەموو ڕێک و زۆر گرنگی بە لێبوردەی درراوە بەڵام لەگەڵیشە ئەبینین چەمکەکە زۆر لە ناو تاکەکانە بە شێوازە ئێستا نەرمونیانەکەی مامەڵی لەوانەیە لەگەڵا نەکرێت لای ئێمە بەداخۆ لەسەر شتێکی زۆر زۆر بچوو شەڕێکی زۆر زۆر گەورە دروستە بێت هەندێک جار گیانی لەسەر لە دەست ئەدرێت لەسەر شتێکی زۆر زۆر بچوو کاتە ئێمە لە کوێ کێشەمان هەبووە کە ئەم چەمکە بناغێکی باشی بۆ دروست نەکراوە خۆی طبعاً لە هەموو لایەکەوە بێ ئیشی لەسەر بکەیت من لەبیرم چوە بڵم کە بۆ یەکەم جار لە ساڵی 1995 بە ئامادەبوونی 1985 دەوڵەت ڕێکخراوینەتەوە یەکگرتوەکان 16 نۆڤەمبەری کردو بە ڕۆژی لێبوردەیی یعنی ڕۆژێکەیە لە ژیانە پێڵەن ڕۆژی لێبوردەیی 16 نۆڤەمبەر 2 ساڵ پاشەوە لە نەمسا خەڵاتێکیاندا ناوە بە ناوی خەڵاتی لێبوردەیی لە زۆر وڵاتانی تر ئەوە هەیە تۆ بەپێی زۆربەی یاساکانی ئەو وڵاتە مۆدێرنەکان مەسەلەی تۆلێرانس لە یاسا و لە دەستورە چەسپاوە چۆن بۆ نمونە مەسەلەن هیچ نەتەوە هیچ ئاینێک هیچ ئێتنێک نابێت پەلاماری ئێتنێکی کەبات وابێ ڕێز لە ئاین و نەتەوە جیاوازەکان بگیرێت ئەمە ئەبێ بچەسپێ لە دەستور لە یاسا پاشان لە سیستەمی پەروەردە مەسان باسیەوە کرد کە مەسان لە کورسانە پێویست ئێمە لە سیستەمی پەروەردەمانە ئیش لەسەر ئەوە بکەین لە منهەجی خوێندنا کاری لەسەر بکەین لە دواتریش لە خیتابی ئاینیمان ئێمە طبعاً هەموو کۆمەڵگاکانی کە لە کۆمەڵی ئاینی جیاوازمان لەگەڵایە کۆمەڵی نەتەوەیترمان لەگەڵایە خۆشبەختانە ئێمە بڵین تا ڕادەیەکی باش توانیمان ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارکەینەوەوانە بەڵام وەکو هەموو نەتەوەیەکیش وەکو هەموو وڵاتێکیش ڕوتی تونندڕەومانتیایە ئەجا تونندڕەوی ئاینی بێت نەتەوەیی بێت بەڵام تۆ گرنگەوەی وەک دەوڵەت بە پێی یاسا ڕێگە نەی کە بڵین نەتەوە و ئاینە جیاوازەکان شەڕ لە نێوانیان دروست بێ بەڵکابێ هەوڵبەی پێکەوەژیان دروست بێ بە پلەی یەکەم ئەرکی ئەماکەوێتە سەر دەوڵەت سەر حکوومەت و بە تایبەتی لایەن پەیوەنددارەکان کە خۆی لە پۆلیس و لە یاسا و لە دادگا و پاشانیش سیستەمی پەروەردە لە هەمان کاتیشدا مەسەلەن ئێمە من ئەتوان بڵێم لە چاو کۆمەڵگاکانی کەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە نەتەوەیەک بووین حەزمان بە پێکەوەژیان بوو و ئاشتی کۆمەڵایەتی و ئاشتی ئاینیمان تیا هەبووە تۆزێک لەوانە بێت لە سەر لە جەنگی یەکەمی جیهاندیە لە کۆمەڵکوژی ئەرمەنیەکانە هەنێ لایەنی کوردی تێکەڵ بوو بەڵام ئەوە ژەر دەستی دەرەکی تیا بووە بەڵام بەگشتی ئەمڕۆ گەرێمە بمانەوێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی پێشکەوتوو بێت مۆدێرن بێت پێویستە ئێمە گرنگی بەم لایەنە بین چونکەم لایەنە تۆ ئێستا هۆکاری ئێمە لە منتیقەیەک هاژین کار لەسەرەوە ئەکرێت کە جەنگێکی ئێتنی و مەزهەبی و ئەمانە دروست بێت ئەگەر تۆ تەوێ ڕێگری بکەی لەم جەنگانە لەم پشێوی نارانیانە ئەبێ هەوڵبەی گیانی لێبوردەی و گیانی پێکەوەژیان و تەقەبولکردنی ڕای جیاواز و تەقەبولکردنی ئاینی جیاواز و مەزهەبی جیاواز لەناو کۆمەڵگاکە سەپێنی باش جەنابەت لا دوانیە زۆر جاریش خۆکارە دەرەکیەکان بەداخەوە ڕێخۆشکەرە بن بۆەوەی کە ئەو ڕۆحی لێبوردەیە تۆزێک لە ناو خەڵکا بخاتە ژێر کاریگەری و کەمی بکاتەوە بۆ نمونە ئێستا هەرو شەڕە گەورە هەرە من لێبوردنە سیاسیەکەی کە بەداخەوە بۆ نمونە نەبووە لە نێوان رووسیا و با بڵێن ئۆکراینیا ئەم شەڕی دروست کردووە کاری کردوتە سەر ژیانی هەموو عالم و لە کۆتاییشە ئەبینی ناسەقامگیریەکی دروست کردووە تاکی نائارام و بێقەرار کردو تەبعاً تاکیش کە لە ناو خۆیان ئاشتی نەبوو نائارام بوو ئەمە کاردانەوەی ئەبێت لە پەیوەندیەکانیشە کاتت بە جۆرێک لە جۆرەکان ناڕاستەخۆ کاری کردو دەسەرکە ڕۆحی لێبوردەیی لەناو تاکەکانە کەم بکاتەوە خۆی تاک بەشێکە لە کۆمەڵ ینی هەموو تۆ ناتوانانی بە تەنها بژی و کاریگەری کۆمەلگاش بەسەرتەوە زۆرە ئەوان جەنگی ئۆکراینیا رووسیاوە زۆر قۆڵە بەڵام مەبەستمەوەیە ئێستا هەر ئەو لێبوردنە سیاسی کە جەنابەت باسی ئەەکەی ئەوەش لێکەوتێکی تر ئەوەیە کە با بڵێن لێبوردەی کۆمەلگاش کەم ئەکاتەوە تاکی داخر خۆی من لە پێشا باسم کرد بنەمای سەرەکی ئاشتی لێبوردەیی کە ئەو بنەمایە نەما ئیتر جەنگ دروست دەبێ تۆ بۆ ئەوەی کۆتاییش بە جەنگەکان بێ هەموو جەنگە ئەبێت تۆ واشتە ئەو لێبوردەیە زاڵکەی تاکی بڵێن ئێمە خۆمان بەگشتی کۆمەڵێک لایەن کارمان تێکە لایەنی ئابوووریە
وەزعی ئابووریە وەزعی سیاسیە و ئێستا تەکنەلۆژیاش کاریگەری تەواو بەسەر کەسایەتی و تاکەوە هەیە بەسەر میزاجی کەسەوە توەمە تەلەڤیزۆنان بە فەیسبوک ئەمانە دیمە نێگەبینی لەوانە بێت چەند ڕۆژێک بوهەژێنێت بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە لە هەرێمی کوردستان و بەداخەوە لە عێراقیش وایە هەر لە سەرەتا و کاری لەسەر کرایە کە زۆر بە گرنگیەوە ئیش لەسەر ئەمە بکەین چونکە ئێستا ئێمە لە مێژووی نوێماندا بڵێن جەنگی ناوخۆ کە دروست هۆکارێکی ئەوە بوو کە ئامادەیی نەبوو بۆ تەقەبولکردنی لایەنی سیاسی یەکتر بەڵام خۆشبەختانە لە پاش کۆتاییات نییە ئەم جەنگە بڵێن ئێستا ئەمڕۆ کار بۆ کاری زیاتر کراوە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی دیموکراس و پێکەوە ژیانوانیانێگەرێمە هەر لەو جەنگە بەردەوام بووینایە زۆر باشە هەر بینەوە سەر بابەتی ئەدەبیاتەکە ینی زۆر جار ئێمە لە چوارچێوەیەکە لێبوردەی ئەم چەمکە نەوەستێنین لە بواری سیاسەتا بێ یاخو لە بواری ئابووریا بیان کۆمەڵاتیە بێ ئەبێ زۆر ئاگاشمان لەوە بێ چەمکی لێبوردەی لە بواری سیاسیا و جەنجی بینی دوو وڵات و یاخود گێرمە و کێشەکان لەوانەیە لەسەر لێبوردەی نەبێت ڕێکەوتن و پەیوەندیە سیاسی و دیپلۆماسیەکان بێ کامانەی بەستۆتەوە بەیەکەوە بەڵام کە ئێمە باسی لێبوردەی ئەەکەین بە تایبەتی بینەوە نەو ئەم کەلتورە جوانەی کوردی خۆمان هەمانە کامیشاڵین کەلتوریشی زۆر کۆمەڵایەتین هەمیشە حەزمان کردووە نەخێزانی خۆمان هەمومان بە خێزانی کردەزانین کەواتە ئێمە چۆن بتوانین هەر لە مناڵەکانمانەوە ئەم چەمکە لای مناڵەکانمان گۆشکەین و هەمیشەش میلەتێک بووین زۆر ئازاردراین بەڵام هەمیشە باوەشمان کردێتەوە بۆ لایەنەکانی کە و بۆ شوێنەکانی ترکە بتوانن لەگەڵ ئێمە هاوژینی ئێمە بن ئیتر لە دینا جیاواز بێت لە کۆمەڵی بابەتی کە جیاواز بێت بەڵام ئێمە هەر خزمەتمان کردووە ئەم خزمەتەش پێڵەن لێبوردەی و لێبوردەیش ئەوەیە کە تۆ کەسێکی تەندروستی تو باشیت چۆن ئەم چەمکە لە لای مناڵەکانمان گۆشکەین کە بتوانێت لەناو کۆمەلگایە دوایی کەسێکی باشی تیا دەرچێت بەدڵیاییەوە ئەوە پرسیارێکی گرنگە چکەوەنەوەی داهاتووە ئێمە بەیش دەسات لەسەرەوە بکەین لەمایە 2 بۆ 3 بنەمای ئەساسیە یەکەمیان خێزان چکە مناڵ لە خێزانە گەورە بێت و ئەو خێزانش پەیوەستە بە باوکو دایکەوە ئایا و باوکو دایکە چەندە هۆشیارە و چەندە ئاگادارە و ئەو منداڵە لەسەر فکرێکی ئینسانی و مەدەنی و مۆدێرن بەخێوەکات ئەگەر تۆ مناڵێک هەر لە ئەوڵەوە فێریەوەیکی کە ڕقی لە ئاینەکانی تر بێت ڕقی لە نەتەوەکانی کە بێت ڕقی لە بۆ مەسا تۆخ و سەر بە حیزبێکی سیاسی هەر لە مناڵەوە فێریگەی ڕقی لە حیزبەکانی تر بێت و بە تەکید دۆ مناڵەکە گەورە بێت کەسێکی شەڕەنگەش دروست دەبێت بە تەکید سەرەتا خێزان زۆر ڕۆڵێکی سەرکی هەیە بە تایبەت دایک و باوک کە هەر لە سەر تاپان کوژەناوی شاماژە پێکە ڕێمە خۆشبەختانە هەمومان لە بنەماڵەکانمان وا فێرکراوین کە کەسێکی ئاشتی خواز بین و پەلاماری خەڵک نین و پەلاماری ماڵە دراوسێنین و شتی خراپ نەکەین پاشانیش مەکتەب بەڵێ خوێندن کە تۆ لە دوای خێزان قوتابخانەیە تۆ زیاتر زۆرترین کاتی مناڵ لە ماڵەوەی و لەگەڵ قوتابخانە و ئێمە ئەگەر سیستەمێکی پەروەردەیی باشمان هەبێت منهەجی خوێندنێکی باش هەبێت کە مەسەلەی لێبوردەیی تیابێت و ئاینەکانی تر مەزەبەکانی تر نەتەوەکانی تر لە بناسێنێ بە شێوەیەکی باش نەک بە شێوەیەکی نێگەتیف ئەمە گرنگە و دواتریش میدیا ڕۆڵی زۆر سەرەکی هەیە مەسەڵەن تۆ بە تایبەت لەم سەردەمەیە میدیا کاریگەری بەسەر هەموو بچووک و گەورە و هەموو کون و خوشبنێکە هەیە کە لەبەرەوە بێت میدیاکان بەگشتی کار لەسەرەوە بکەن کار لەسەر پێکەوە ژیانی کار لەسەر ئاشتی کۆمەڵایەتی وە کار لەسەر چەمکی لێبوردن و دواتریش کە بە بڕوای من یاسا و دەستور و حکوومەتیش ڕۆڵێکی سەرەکیە بێت و بە تەکید ئەمەش ئیشکردن لەسەرم چەمکەش بۆ خازانجی کۆمەلگا بە پلەی یەکەم و پلەی دومیش بۆ حکوومەت و زۆر باشە زۆر کاتیکە لەگە بەڕێستان و چەند مامۆسای ژیازی ترەیە لەسەر کۆمەڵە چەمک و بابەتی کە گفتو کۆمان کردەوە لە بواری زمانەوانی و لە بواری وەرجێڕان و لە بواری ئەدەبیاتە من ئەمێ ئەم چەمکەی ئەمڕۆ کە گفتوگۆی لەسەرەکەین لای بەڕێستان بۆ نمونە کاگەردەڵان لەو کتێبانەی کە وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی یاخۆ بابەتانەی کە بە گرنگی زانیوە
ئەمە ئەبێ خوێنەری کورد بتوانێت ئەمە سوودی لێ ببینێ دا چۆن ئەتوانی لە شێوازێک لە شێوازەکان سوود بە کتێبخانە و بە ئەدیبان و ڕۆشنبیران بکەێنێ ئەمەوەکو کاگەرسەلان ئەی بۆ ئەدیبان و ڕۆشنبیران و نووسەران بەگشتی ئەمە چه ئەرکەکە کە ئەوان هەستن پێی بۆی کە بتوانین ئێمە زانست و زانیاریەکان لە چوارچێوەی خۆمانە نەوەستین لە دەرەوەش بێنین بۆی کە بتوانی ئاستێکی باش پێشکەشکین بەتاکید نووسەران و ئەدیبان ڕۆلی گرنگیانەیە بۆ نمونە ئێستا خۆشبەختانە ماوەی چەندین ساڵە ئەو کتێبەکانی ژان لۆک کراوە بە کوردی ئەوەی ڤۆلتێر کراوە بە کوردی لەبارەی لێبوردەییەوە گۆڤارەکان هەنێ گۆڤار بڵێن کاریان کردو لەسەر ئەو چەمکە لێرەیە وەرگێڕەکان ڕۆلی گرنگیانەیە بۆ ئاشناکردنی خوێنەری کوردی لە ڕووی فەلسەفیەوە چونکە فەیلسوفانی پێشتر کاریان لەسەر کردووە لە ڕووی ئەدەبیاتی شۆ بەڕاستی ئەدەب ڕۆلی سەرەکی هەیە چونکە تۆ لە ڕێگەی چیرۆ زۆر جار چیرۆک و ڕۆمان و شعریش کە بڵێن کار لەسەر ئەو ڕۆژانە کراوە کە بڵێن کار بۆ پێکەوە ژیانی و لە هەمان کاتیشدا ناشرینکردنی شەڕەنگێزی مثلا تۆ لە حکایەتێک چیرۆکێک بنووسی هانی خەڵکی با بۆ تون و تیژی پەلاماردانی خەڵکی کە ئەمە خراپە بەگشتیش ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش لە ڕووی نووسینەوە بۆ کتێبخانەی کوردی ئێستا خۆشبەختانە ئەگەر سەیری کتێبخانەی کوردی بکەیت لەسەر ئەو چەمکە بەشێکی زۆری کتێبەکان وەرگێڕاوە تۆزە لە میدیایە بڵێن لە تەلەڤیزۆن ئیشی دەسەر ینی لە کتێبخانەیە ڕنگدانەوەیکی باشی هەیە ڕنگدانەوەیکی ئەمەژەمە تەمان 15 ساڵێکە بێت ئاوا ئیشی دەسەر باشە ئەگەر ئێمە وەکو پرۆگرامەکەی خۆمان زۆر جار ئەم تەوەرەمان ئەگەر بمانوتایە تیکەری تەوەرەکەمان بماوتایە کەسێکی لێبوردەبی توێژەرێکی کۆمەڵاتیمانێنە کەسێکی بەڕێزی وەکو تۆ نووسەرێکی و وەرجێڕێکی زۆر بەتوانامان هێناوە لە ڕووی ئەدەبیاتەوە ئایا لە ڕووی ئەدەبیاتەوە لە ناو میلەتی کووردە چەمچی لێبوردەیی تا چەند ڕێکدانەویاتەوە هەم لە ناوەندە ئەکادمیەکانەوە کە زانکۆ و پەیمانگاکانە بۆ ئاستەکانی تریش ئێمە بۆ نمونە لە ئەدەبیاتی کوردیە شاعیرەکانمانیشیان زۆر لەسەرەوە کردووە باشە ینی دێڕە شعرێکی حەزرەتی پیرەمێردەیە کە هەڵێ بەخشندە لە ڕاستی موچەخۆری ئەبێ بەخشندە لە ڕاستی موچەخۆری خۆی ولکەس بێ سوراحی سەر فرو دێنێ بۆ پیاڵە کە تێکا بووی بە لێرەیە بۆی تەوانەوە حکایەتێکە لە بینی پیرەمێرد و شە مەحمووە بەڵام ینی ئیشی لەسەر کراوە بڵین وەک شعر وەک ڕۆمان مەسەڵە ئێستا کۆمەڵی ڕۆمانی جوان هەیە کە بڵین کاریان لەسەر کردووە لە ئەدەبیاتی جیهانیشە ئیش زۆر لەسەرەوە کراوە ینی ئێستا بۆ نمونە ڕۆمانێکی تۆلستۆی هەیە جەنگ و ئاشتی و خۆشبەختانە کراوە بە کوردی سەران باسی جەنگەکەەوە باسی نەبوونی ئاشتی مەسەلەن لە ڕۆمانی جیهانیە ئیشی زۆر لەسەر کراوە وەرگێڕە کوردەکان لە ڕووی ئەدەبیاتیشەوە بڵین ئیشیان لەسەر کردو و بەشێکی زۆری ئەدەبی جیهانی ئەوەی کە لەو بوارە خزمەتی و بوارەیە کراوە بە کوردی و بەتەکید من تا ئێستا لە ناو ئەدەبیاتی کوردیە ڕۆمانێک نبینم کە هانی توندوتیژی و شەڕەنگێزی بدا گرە بە پێچەوانەوە زۆربەی ڕۆمانوسەکانمانیشیان لەسەرەوە کردووە کە جەنگ لای خەڵکی ناشرینکەن و ڕۆحی ئاشتی زاڵکەنەوە زۆر سپاسی بەڕێزت دەکەین سپاس بۆ تە جوانەکانت بە هیوای بەردەوامی قەڵەمی جەنابەت بە هیوایەوەی کە هاوکاران و هاوپیشەکانی بەڕێزی شت ئیشەڵڵا دەستێکی باشیان هەبێت لەوەی کە چەمکی لێبوردەی لەنەو تاکەکانی کووردە زیاتر بکەن بە خێراتنی بەڕێزت دەکەین ئەگەر قسێک ماوە من دووبارە زۆر سپاسان دەکەم زۆر هیوادارم لەمە و لە ژیانی وەک پێشنیار زارزار لەسەر و چەمکە فکری و فەلسەفیانە کار بکەن بەرنامەی ئەمە زۆر کارمان لەسەر کردووە چونکە لە لایەنە جیاوازەکانیشەوە فکرەکرێمە خەڵک تۆزە ترسیە بەڵام ئەگەر ئێوە لە ڕووی میدیا مەسا و شیکەن و ئەمانە مەسان گرنگە مەسەسا و چەمکەی کام ڕۆڵ تامژاردنەوە زۆر گرنگە بۆ ڕۆماڵگە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت زۆر بەخێر بێ بەخێراتن دەکەین بە هیوای ئەوەی کاری باشتر و باشتریش دەبێت کە هەمیشە ئەوە کۆمەڵێک کەسن کاتوانن لە ئەدەبیاتی کوردیا و لە وەرجێڕانی شاکار بکەن دووبارە سپاس بۆ